ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشە و گرفتەکانی دەڤەری بەردەڕەش دەکەین. دەڤەری بەردەڕەش کە دەکەوێتە نێوان هەولێر، دهۆک، پارێزگای نینەوە بەو پێی کە ناوچەیەکی استراتیژیە. خەڵکی ئەم ناوچەیە باز لە کێشە و گرفتەکانی خۆیان دەکەن و داوایان لە ئێمە کردووە بەدەنگ داواکاری و کێشە و گرفتەکانی ئەوانەوە بچین. دەڵێن ئێمە کێشەی ڕێگاوبان، کێشەی تەندروستی، کێشەی پەروەردە، کێشەی بێکاری دەیان کێشەی دیکەمان هەیە. ئێمەش لەم بە دوواداچوونەدا هەوڵ دەدەین لە زاری خەڵکی ئەم دەڤەرە و بەرپرسانی ئەم دەڤەرەوە وەڵام و پرسیاری تەواومان دەست بکەوێت. پاشەوەی بەشێک لە هاوڵاتیانی دانیشتووی دەڤەری بەردەڕەش زانیان کە تیمی کوردستان 24 و باسی ڕۆژ لە دەڤەری بەردەڕەشن پەیوەندیان بە ئێمە کرد هاتوونەتە سەر ڕێگای نێوان ناحیەی دارەتوو و بەردەڕەش کە ئەم ڕێگایە بە ڕێگای مەرگ دەناسرێ زێدەتر لە 12 گوند لەگەڵ سەر بە ناحیەی دارەتوون. لەوێ خەڵکێکی زۆر ئامادەن ئێستا لەوێ چاوەڕێی ئێمە دەکەن کێشە و گرفتەکان دەخوازن لە ڕێگەی کوردستان 24ەوە بیگەینن بە بەرپرسانی ئیدارەی ئەو شار. کێشە و گرفتی ئێوە چیە؟ پێشەچی بە خێراتین زەنابتان دەکەین کە وارکتان کێشە هاتنێرە بە حقات کێشەی ئێرە کێشەشی وەکوبری درێژخایانە و چەند ساڵێکە ئەو پرۆژانە لە سنووری ئێمان زیان مەدرایە. ئەوە بینی بەردەڕەشە تا دەگەتە زانگەنان 4 کیلۆ و 300 مەترە ماوەی 6 ساڵە بەلێندەر بە 6 ساڵە ماوەی 6 ساڵە بەلێندەر هاتیە دەست پێکردی و بەجێ هێشتە. باش ئەو ڕێگایە چەند گوند و ناحی دەکەوێتە سەر ئەوە بەخۆی ئەوە ئێستا لە پێشمان ناحیەی دارەتووە ئێستا ئەو لە قەزای بەدەڕەش تاکو دەکاتە دارەتوو 12 کیلۆمەتر 12 هەر هەمووی بەڵام بە دوو قۆناغانەوە ئێستا بەردی بناغیداندا لە زەنگەنان لە بۆ دارەتوو ئەوەی ڕۆژێ پێش فترە کە ماوە هاتنە سەری دیسان تەسەکانیان پڕ کردەوە دێنەوە دوو خەڵکێکی زۆر لەسەر ئەو خەڵکێکی زۆر لەسەر ئەو ڕێگایە هەر بگرات تقریباً 15-20 گوندە گوندەکانیش نەوە گوندە بلەی 10-15 ماڵەکە. خاتوو جەمیلا ئێوە ئەندامی ئەنجومەنی پارێزگان دەڵێ 6 ساڵە خەریکی ئەو ڕێگەیان چارەسەر. بەخێر بێ سەرچەکەکەمەڵان زۆر ڕاست دەکە زۆر بەداخەوە ئەوە 6 ساڵە ئەو بەجەنابەت دەڵێم نەک 6 جار ئەمە 10 راپۆرتمان لەسەر ئەو ڕێگایە دروست کردیە و ئەو راپۆرتە بە هەموو تەفاسیلەکانی وەگەیاندرایتە جەنابی پارێزگار وەگەیاندرایتە ئەنجومەنی وەزیران. جەنابی پارێزگار بەخۆیان پێش ماوەیەک هاتنێ لە بەردی بناغی ئەو ڕێگەیاندانە بەڵام کارێکی زۆر کەمی لێکرایە. بۆچی داواکاری ئەو هەموو خەڵکە لە ئیدارەی پارێزگای دهۆک و لە ئەنجومەنی وەزیرانی نشەوەش ینی بایەخی پێنەدراوە ئەمەش ئەو پرسیارە دەکەین ئایا بۆچی بایەخی پێنەدراوە چونکە گەیاندراوە لەلایەن من وەکو ئەنجومەنی پارێزگا لەلایەن جەنابی قایمەقام لەلایەن دام دەستگاکانی تر گەیاندراوە بە راپۆرت بە دیکومنت بە تەفاسیڵ وەڵامیان دەڵێن دەکرێتن. جەنابی پارێزگار هات بەردی بناغی دانا گوتی لەو ڕۆژانە دەست بەکار دەبن دەست بەکاریش بوون بەڵام کارێکی زۆر کەم ئەوجا نازانم کێشەی بودجیان هەیە نازانم کێشەی ئەوەیە کە گرنگی بۆ سنوورە نادرێتن ڕاستی ئەوە جێگای پرسیارە بۆچی لە سنوورەکان دیکە زۆر چالاکی دەکرێتن ڕێگابانەکان دروست دەکرێن بۆ نمونە تونەلیزا خۆپارێکی زۆری بەسەرف کرا بەڵام بۆچی ڕێگایەکی بەردەڕەش کە هەموو خەڵکە پێوە دەناڵیتن ڕێگای دارەتوو کە هەموو خەڵکە عەزاب پێوە دەکێشی سیارەکانیان خراپ دەبی بۆ چا ناکرێت. ئێوە وەکو دانیشتوانی دەڤەری بەردەڕەش بە بۆچوونی ئێوە حکوومەت وەک پێویست خزمەتی بەو ناوچەیە کردووە؟ نەخێر بە خودێ فەرق و جودایی هەیە لەمە قەزایەمە نزانم حافز کێشەی لەگە منتەقەمە هەیە ئەن پێتان وایە بە ئەنقەد زۆر زۆریشە بۆچی؟ بەخۆیان نازانێت ئێوە هاوڵاتی هەرێمی کوردستان نین؟ بەێ هاوڵاتی نیە بەس فەرق و جودایەکی زۆر زۆرە لە زاخۆ دەکرێت لە دهۆک دەکرێت لە هەموو وەتەقەی ئاکرێ دەکرێت ئەو مناڵم نەخۆشە ئەین تا بیگەین مە خەستەخانە دەمرێت لەسەر ئەم حالەتی وا هەبووە بەدڵنیاییەوە بە شێوەکی گشتی ئەگەر پێم بڵێ کێشەی ئەو ناوچەیە چییە؟ بە شێوەیەکی گشتی دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیشەی تایبەتی بە قەزای بەردەڕەشی بدا بە لەبەر ئەوەی قەزایکی استراتیژیە دەکرێت بکرا بە بناغەیەک بۆ بەهێزکردنی ئابووری کوردستان لە هەموو کارتەکان
گرنگی پێ نەدراوە ئەگەر بەحسی دەواازەی بکەیت دەواازەیەکە لە بۆ حکوومەتتی مرکزی کە 36 کیلومتر لە مووسڵ دوورە هەروەها ڕێگای نێوان دهۆک و هەولێرە ڕێگای استراتیژیە بەڵام ڕێگا بمانەکان ئێستا خەڵک ناوی لێنەوە ڕێگای مەرگ هیوادارین لە حکوومەتتی ڕێگای مەرگ هیچ ئامارێک هەیە خەڵک ببێتە قوربانی ئەو ڕێگا و بانانە ئاماری 2016 مان گوێ لێ بوو لە بەرەبراتی هاتوچووی دهۆک کە 130 ڕووداوی هاتوچوو لە قەزای بەردەڕەش ڕوویدا لەوانە هەفت قوربانی لێت کەوتوەوە کەس بۆتە قوربانی بۆتە لە ماوەی 1 ساڵ لە ماوەی 1 ساڵدا یعنی دووبارە یعنی لە هەموو کەرتەکانی خزمەت گوزاری لە قەزای بەردەڕەش کەم کورتی هەیە لە کارتی ڕۆشنبیری لە کارتی تەندروستی لە کارتی شارەوانی قەزای بەردەڕەش هێتا ئێستا منحەی ناحەیەک وەردەگری ینی وەکو قەزا تەعاملی لەگەڵ ناکات تعامل لەگەڵ بەردەڕەش تۆ وەکو کەسێک کە دانیشتوی ئەو ناوچەیە و کەسێکی ڕۆشنبیر پێ دوایە جیاوازی بکرێ هەندێک هاوڵاتی باسدا جیاوازی دەکەن بەڵێ جیاوازی کراوە لە نێوان دابشکردنی بوجە لەسەر قەزایەکان لە پارێزگای دهۆک بودجەی ئاکرێ وزاخۆ لە بودجەی بەردەڕەش گەورەتر بیە ئەگە باسی کەرتی کشتتوکاری بکەین 400,000 دۆنم زەوی کشتتوکاری لە قەزای بەردەڕەشی هەیە کە 300,000 دۆنم زەوی کشتتوکاری بە کەلک کشتتوکالتێن هەتا ئێستا گرنگیشی تایبەت بە کەرتی کشتتوکاری نەدرایە کە بتە بناغەیەکی بەهێز بۆ ئابووری کوردستان باشە سەبارەت بە گەنجان زۆر جار بازدەوە دەکرێت دەرفەتی پێدانی کار بە خەڵکی ئەو ناوچەیە کەمە هەندێک کارگەی سوتەمەنی هەیە لێرکوانە بەڵام خەڵکی ئێرکوانە سوودیان نەبینی بەخۆی کاکە کامەران ئەگەر تۆزێک فراوانتر و بە من تەقبیر بکەینەوە زیاتر بە ڕۆنی قسە لەسەر بابەتەکەی بکەین ئەمە بابەتی سەرەکیمان چکوچێشە هەرە سەرەکیەکەی ئەو هاوڵاتی ئەو سنوورە ئەو ڕێگایە ئەگەر بێت و پرسیار بکەی ئەو ڕێگایە بەس ئەو ڕێگایە یان تەواوی ڕێگاکان گەورەترین کێشە من ئەو ڕێگایە گەورەترین کێشیان لەوانەیە کەم و کوریتر هەبی بەڵام گەورەترین کێشە من ئەو ڕێگایە ئەمام ئەگەر بڵێ قایمەقام و بەڕێوبەری ناحیا بە ئەرچی خۆیان هەڵنەستان بەڵێ بەرچی خۆیان هەڵستان مەسەلەن ئەو خاتونە ئێستا قسەی کرد ئەندامیان جومەری پارێزگای و نوێنەری ئەو خەڵکەیە بەرچی خۆی هەڵستای بەڵێ بەزیاد و بەرچی خۆیان هەڵستانە قسە لەسەر دەکەینەوە نوێنەری قایمقام لێرکوانەیە من دەمێ ڕای تۆش بزانم خەڵکی ئێرە باسدەوە دەکەن حکوومەت و ئیدارەی پارێزگای دهۆک جیاوازیان لەگەڵدا دەکات ئێمە باسی جیاوازی ناکەین جیاوازی ناکەین ئێستا جەماعەت باسی ئەو ڕێگایە دەکەن با زانیاری بدەینە سەر ئەو ڕێگایە بۆ تەواو نەبووە ئەم ڕێگایە لەسەر بودجەی پترۆ دۆلارە لە مانگی 2013 ڕاوە نەکرایە بۆ کۆمپانیاک و ئیش لێ بکاتن ئیشی جێبەجێ کرد تاکو 40% ڕێژەی ئەنجامدانی 40% ئێستا بەڵام لەبەر قەیرانی دارایی لەبەر دابەزینی پارەی نەوت لە جیهاندا ئیشەکە ڕاگرا سبب ڕئیسی هۆی ڕئیسی کۆ ئەو پرۆژەی ڕاگرایە ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیرانە باشە ینی نەبوونی پارە نەبوونی بودجێک بۆ ئەم ڕێگای هۆکاری بەتایبەت بودجێ پترۆ دۆلار باسی پترۆ دۆلار دەکەین نەک وەکو غێر بودجەیە بودجێ پێت پترۆ دۆلار لە کوردستان هەموو ڕاگیراوە ئێستا هیچ بۆی ناکرێتن هۆی سەرەکی ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر ئەنجومەنی وەزیران دەرفەت بدەن یاکو پارە خرج بکەن بۆ پترۆ دۆلار لە غێر بودجێت بیتر ڕێگایەکە تەواو ئێستا وەکو کۆمپانیا داوای 1,400 ملیۆنیان کردووە مانگی هەر مانگەک 200 ملیۆن بدرێت ئەم کۆمپانیا ڕێگاکە تەواو دەکرێتن 1,400 ملیۆن بۆ ماوەی 7 مانگ هەر مانگ و 200 ملیۆن بۆی خرج بکرێتن ڕێگاکە تەواو دەبێتن شکێ نامینی کامەران لە کۆنگرەی هەشتی لاوان پێشی 1-2 مانگە کرا بڕیار درا ناوەندی باڵا لە قەزای بەردەڕەش لە قەزای خەبات بکرێتەوە لە قەزای خەبات کراوە لە قەزای بەردەڕەش نەکراوە خۆ ئەوش پەیوەندی بە قەیرانەوە نییە خۆ ئەوش پارەی تێناچیت باشە بۆ ناوەندی باڵا لە هەموو تەنها بڕیارێکی دەوێت لە هەموو لە زاخ و هەتا دەگاتە هەڵەبجە لە هەموو قەزایەک ناوەندی باڵا هەیە تەنها لە بەردەڕەش باش ئەی سەبارەت بە گەنجەکان ئەوانەی کە لە بەڵێ من وەکو دەرچووی زانکۆی ساڵی سێم بێکارم هیچ کار ناکەی وڵای مەجبورم کە یعنی کرێکاری وەستای کارە بامش بەس تەواو کشتتوکال بەڵێ گەرچی ژێر ئەو خاکە زۆر بەخێرە بۆ هەلی کار لە ژێر خاکەیە نەوە زۆرە لە ناوچەکەمان بەڵام یعنی ئەو هەڵە بەوە ناڕاستێنێ ئەگەر قەیرانی پارە بێ گریمان ئەم شەقامە پێویستی بە بودجەیەک بێ بەڵام زیاتر لە 160,000 کەس لەم ناوچەیە دەژی پەرستیار چارەسەری نەخۆشە
دەزانی کە کامران لێرە لە خۆشخانەی سەد تەختی موافقی بۆ کرایە لەلایەن کاکنێ چیروانەوە بەڵام ئەویش کە وەکو باز دەکەن دەڵێن هۆکاری دارایی ئەو نەخۆشخانەی ڕاگیرە ئێستا بنکەی تەندروستیمان هەیە ینی دەوامکردنی دکتۆرێک لەو ناوچەیە بۆ باز دەکەم کێشەی باز دەکەم ئەوەش کێشەیەکی هەرە سەرەکە کە دکتۆرەکان نایەندێرن بۆ بەردەڕەش ئەوانی هاتوونش پێداویستیان هەیە پێداویستی هاتوچوان هەیە پێداویستی ئاکنجی بوونیان هەیە پێداویستەکانیان بۆ دابین ناکرێت پێت وایە ئەو دەڤەرە فرامۆش کراوە لەلایەن پارێزگای دوهۆک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ناڵم فرامۆشکرا وا دەڵێیانی ئێستاەوە زۆربیان باز دەچیایی دەکەن ئەمە ناڵم فرامۆشکرا دەڵێن بودجەیەکێ لە زاخۆ بودجەیەکێ لە ئاکرێت تەنانەت باز دەوە دەکەن دەگوترێت ناحەی بجێل بودجەکەی زیاترە لێر ناوانە ئەمە نەوکاندامی کەنجمان چاودێ بابەتەم کردیە وانە بڵێ ناحی بجی لێرە پارێ زیاتر بێت کەم کوڕی هەیە کەمکوڕی هەیە من دەڵێم ئەنی تا حدێکی وە ئەو پرۆژانێک کە لە سنوورە جێبەجێ نەکرێنە هۆکارێکی هەیە بەڵام هۆکارەکە دیسان دەگەڕێتەوە بۆی کە دەڵێن بودجەی پارێزگا کەمە نەهاتیە لە دابشکردنەکەشی ئێستا ئەمە چی بکەین ئەو خەڵکە هەموو وەستاوە باشە چارەسەرەکە بدەمەوە چارەسەرەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێم جەنابی کاکنێ چیروان کە تا سەرۆکی حکوومەت بۆ ئێستاش کابینەی نوێ بەڕێوەیە بێن وە لە نزیکە و خەڵکە ببینن گەرنگی بە بابەتەکانیان بدەن بابەتی تەندروستیە بابەتی ڕێگاوبانە بابەتی بێکاریە بابەتی ئاوادانکردنەکە ئێستا بێکاریش گرفتە ئێستا کۆمەڵە کەنچەیە دەوێت مەسەن لە ماڵی باوکی جیابێتەوە دابشکردنی عرض نییە تاپۆکردنی عرض نییە. ئەو ڕێگایە کە ئێستا ئەمەلەی وەستاوین ڕێگایەکی استراتیژیە ینی هاتوچۆیەکی زۆری لەسرە و ڕێگا و بانەکە وەک پێویست نییە ئەمە کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ بێگومان کێشەیەکی زۆری بۆمە دروست کردووە ینی وەک بوونی ڕووداوی هاتوچۆ تەمان ساڵانە ئەوەی پێویست بیت لەسەر هاتوچۆ کردوێتی بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکاتەوە بەڵام تو دەبینی ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و ناحەیە کەڵک لە پاش هاتنی داعش و گیرانی ڕێگای باشق ینی قەڵباڵغیەکی یەکجار زۆر کەوتوتە سەر ئەو ڕێگایە. باش ئێستا باز دە قوربانی دەکرێت دەگوترێت لە دەڤەری بەردەڕەش کە ڕێگایەکی استراتیژیە خراپی ڕێگاوبانەکان بوونی چاڵ و قۆرتی زۆر لەسەر ڕێگاکان ینی ئەمانە وای کردووە ڕووداوی هاتوچۆ زۆر بێ ڕێژەی قوربانیش زیاد بێگومان وەکو دیارە ئێستانی ئەگەر کەسێک ینی ئیلا ئەگەر مەجبور بیت بە ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و ناحەی کەڵک هاتوچۆ تێدا بکات چونکە زۆر تێک چووە ینی پێش ماوەیەکەش ینی ڕاستە و خۆ پەیوەندیمان بە بەڕێوبەری سەغبەری ڕێگەوبانی دوهۆک کردبوو بەڵام ئەو کات باران دەبار ینی ئەویش ینی ئەوەی لە دەستی بێت دەیکات بەڵام دروستکردنی دووبارە نۆژەنکردنەوەی شەقامێک بە تەواوەتی دیارە لە باسی قوربانیەکان بکەین طبعاً ئەمە ڕووداوەکان بکەین چەند ڕوودا و ڕووداوی هاتوچۆ لە 2010 ینی تاکو ئەمڕۆکە ینی لە یەکی 2010 تاکو ئەمڕۆکە 50 ڕوودا ینی زیاتر لە 50 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە لەم ڕووداوانش بریندار لە نێر و مێ 67 کەس بریندار بوونا و 20 کەسیش گیانیان لە دەستداوە لە هەردوو ڕەگەس ئەمە ئاماری ڕووداوی هاتوچۆی سنووری قەزای بەردەڕەش و ناحەیە کەڵک و ناحەیە ڕۆڤیە و ناحەیە دارە. تەمەشا دەکەینە دوکانێکی زۆر لەو منتیقەی هەیە هەمووی پەنسەرچیە بۆچی؟ وڵی چونکە آخر زیاتر دای خەڵکە تاقێ زۆربەی کاتەکان بەشە و خەڵک شارەزای ئەو ڕێگەی وبانە نینە تەسای زۆرە یعنی دوێنێ شەو بۆ نمونە کاژمێر دوو شەو من ڕۆشتم دای خەڵکم چا کردوتەوە زۆر بەشەوەکانە لە دەرەوەی تەقینی تایە زۆرە پەنسەر بوو زۆرە لەبەر چیەوە بۆ آخر تاسای زۆرە و خەڵکی شارەزای ئەو ڕێگەیە نین ئەوەی هۆکارەکەی. تۆ باسی تەقینی تایەت کرد گوتت ئەوانە تەنیای ڕووداوی ئەو ڕۆنە ئەمە ئەوە چارە تاتایەکە باشە ئەوە ینی لە ماوە شەو ڕۆژێک 1 2 3 4 چوار ڕووداوی ئەو ویلا بەم شێوەیە خۆپایتەوە ئەوەشیان ئەوانە هەمووی ئەم شەوە. هاوڵاتیان دەڵێن
زێدەتر لە 160,000 کەس لەم دەڤەرەدا ژیان دەکەن کەچی دکتۆری پێویست نییە هەر کاتێک منداڵیان نەخۆش دەکەوێت کەسێکیان نەخۆش دەکەوێت لە ئەندامانی خێزانیان ناچارن بچنە ئاکرێ یاخود بچنە دهۆکە زیاتر لە کاژمێرێک ڕێگا ینی دەبڕن بۆ ئەوەی بگەن بە دکتۆرێکی پسپۆر گلەیەکی زۆر هەیە لە کەرتی تەندروستی ئەو گلەیانە بۆچی نەتانتوانیوە چارەسەری بکەن ئەوان دەڵێن دکتۆر نییە دەرمان نییە و نەخۆشخانەی فریاکەوتنیش نیە گەلێک سوپاس بۆ ئامادەبوونەوە بەێ وەکو مڤیت ئەسوەکو یعنی نەبذەیەکی مختصر بدەم لەسەر ڕۆی تەندروستی بەردەڕەش لەو قەزایە بەرفرێ هەی تقریبا سێ ناحیە بخوفەت گریت و نۆت گوندش پێدایە عالەمەکە گەلێک زۆر گلە و گازندەی هەیە مە 15 بنگەهێت سەخلەمی هەین و سێژی سنتەرێت هەواڵهاتنی 122 هەیە لەو 15 بنگەهەی تەندروستی چار لەوان بەڕێی دکتۆری تێتە ڕێڤەربەرکردن و یەدیژی هەموو بەڕێی کارمەندەی تەندروستی ینی چوار دکتۆر چار بنگه بەتەنێ ئەوەیە بەڕێی دکتۆری تێتە ڕێڤەربەرکردن ئەوە دیش هەموو ئەوێ مای هەموو بەڕێی کارمەندەی تەندروستی تێتە ڕێڤەبرن ئەنیا خوشەکان بەڕێی کارمەندی دکتۆری پسپۆر نییە بەری دکتۆری کە مەجموعی عامەک و میلاکی صحی دوک ئەمە تقریبا 6 دکتۆرین لێرە کەوایە ئازدە بنکە لە ڕێگای کارمەندی تەندروستی دکتۆر نییە دکتۆر گەلێکی مەڕاستیە خاستەن نوشداری تایبەتمەند لە زۆر بواران مثلا زاروکانە مەیە شکستنەیە وەکی بژی ئەنف و ئذن و حەنجەڕەیە ئەوانە هەموو عالەم نەچار دەبیتن دەبی لە ئیحالە بکەیان ئاکلیان هەولێریان دووە بەڵام ئەمە کێشەی دروست نەکردووە طبعا پاچا گەلێک دروست کردووە یعنی 2013 بەری بنیاتی هاتە دانان بوونە خوشخانەیەکی سەد تەختی لە بەردەڕەش لە قەزای بەردەڕەش بەڵام لەبەر قەیرانی دارایی و هاتنی داعش ئەوە ڕاگرت و حتا هەنکاتاکە قەزایەکە بینە خوشخانەی تەنگاڤیایە باش ئێستا منداڵێک نەخۆش دەکەوێ ئافرەتێکی دووگیان ڕوبەڕووی حالەتێکی تاڕی دەبێتەوە ڕووداوێکی هاتوچۆ دەبێ ئەو نەخۆشە چی کاتەی بەێ ئەمەە چار دەبین ئەوەی یعنی حالەکی تاڕی ئەبیت ئەمە ئیلا ئیحالە بکەن یان ئاکریان دهۆکیان هەولێ بەڵام کاتژمێرێک و نیو بۆ دهۆکە ئەمە مەترسی لەسەر ژیانی طبعا گەلێک جا مثلا حادثە چی بوونە یعنی ئەو نەخۆش احتیمالە نەگەشتی ئاکرێ لەبەر وەختی نەگەهشتی تا دهۆک نەگەهشتی تا هەولێرێ وەزیری تەندروستی کە بەرپرسە لەسەر ئەو کەیسە و وەزارەتی تەندروستی بە شێوەکی گشتی ئیدارەی پارێزگا ئێوە قسەتان لەگەڵ ئەوان کردووە ئەوان ئاگادار لەوەی لە کۆی 160,000 هاوڵاتی لەو ناوچەیەدا دکتۆر نییە ئەمە وەکو ئەوە یعنی گەلێک داوامان کردێ گەلێک تەڵەبمان کردێ لە ڕێڤەبەریە گشتی سەخلەمیە دهۆک بە کتاب و بە قسە گوتن گوتمان بۆ يعني بس دويتمان خوشخانه که طنقاويه لو ما كان تشكو قزاكا زور بالفراحه على مكانش يعني بيزار بين هندي تروانه بك غير جه باشا درمانتان لبردسته وكو بيويس درمان وكو همو كردستان يعني حصي زور كما خاصة انكم معاملة بنجهي سخلمي لقلمتك طبعا حصي زور كم ترى لوكو تعاملين خوشخانه لقلمتك باشا دكتور استا کەسێک نەخۆش بی ئێستا بەڕێوبەراتێکی گەورە دەبینین باڵەخانەیەکی جوانە هەر کەسێک بەو شەقامە تێپەر دەبێت دەڵێ باڵەخانەیەکی جوانە بەڵام بەڕاستی ئێوە دەتوان چارەسەری زۆرە نەخۆشێک بکەن بەێ ینی ئەوێ دادەنیشت نوشدارەکەی پلەبەندە یعنی چ نوشداری تایبەتمەند نییە و دەرمانیش زۆر زۆر کەمە کەواتە نە دکتۆر هەیە بۆکو پێویست نە دەرمانیش بەس ڕخسەبی لە بنگەهەیە تەندروستی ستەنتەری ناو بازاری ما هي دوامك سبينان لهشتي سباني حتى يكوني بشتي هنجي بنجهك انه بدار داس بيت كتن لدوي بشتي نيورو حتى يصدي شو بشتي هنجي او فتره همي ما يصدي حتى سباني يعني همو صحي قزاك كامل بتمايدو بارستاري ظلامه هاوڵاتیان لە دەڤەری بەردەڕەش گلەیی زۆریان هەیە دەڵێن ڕێگاوبان نییە دەڵێن کەرتی تەندروستی خزمەتگوزاری وەک پێویست نییە دەڵێن بۆ یەک مامەڵە دەبی یەک کاتژمێرونی و ئەو ڕێگایە خراپە ببڕین تاوەکو ئێمە مامەڵەی خۆمان لە پارێزگای دۆگڕایی بکەین بەڕاست بۆچی ئەو هەموو کێشە لە بەردەڕەش هەیە داخوازیان ئەو پرۆژێت و ئاستێ داخوازیاوی خەلکی نەهاتنە جیبەجیکردن بۆ هەندێ دەرحەقا خزمەتە خەلکی دەرکەون هەرچەندە ئەگەرێت زۆرێت هەنە یعنی مەگوت قەزاکە نیە باش بۆ چەند ساڵەکە ینی میزانیەکە تایبەت هەبیە ئان ثابت هەبیە و ساڵانە هەرش 2000
ده حتی 2013 و بردوام سالانه میزانی که تا ترخان کردن با خدمت کردن پروژات همی کرده همی بوارده پشتی 2013 و هر و قیران دارایی هرما کردستان بخواه گرتیا و هاتنا جمهوری که اکجار زور آوارا بو همی قضا و قضا بر درجه ایکشوان بیه تۆ باز لە دوای 2013 و 14 دەکەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران بۆتەوە بەڵام ئەگەر بەراوردی قەزاکانی دیکەی سەر بە پارێزگای دهۆک بکەین ئاکرێ زاخۆ هەست دەکرێ ینی هاوڵاتیان لەو دەڤەرە بەڕاست هەست بە جیاوازی دەکەن وایە ما گوت قەزاکانی ئەبێتی قەزایت کە بنشبلی وێک و gelek daîret xizmetguzarî xweza berdereş nehatine istihdaskirine nehatine vekirine berin 2007 تاخو 2018 يعني ئێمە دەبی بڵێن قەزایەکی نوێ نابێژم قەزایەکانیە بە زۆرۆفاژ وسا دەست نەدا احتیمالە نابێژم ینی مەگوت ئەکید ئیهمالش حکومەتێ هەیە خەلکێ هەیە ڕێبەبەریەت گشتی هەیە شکارگەریە پارێزگای هەیە بۆ هەندێک هانا خەلکی ئانش دیو داخوازە وی خەلکی نەهاتنە ینی بنمونە بێژم ینی 2016 وەرە ئەساتمە قەزا بەردەڕەش پتر چەند جاری من داخوازی کرد که تنه تیمکا سیانا ریکوپرا بردرش بیت تثبیت کنه حتی نو که رضامندی سر نهاته کرنه برنده یعنی ویگا ویجک او تصیب پیداد بن او خرابیار ریکو بانه هاتیه کرنه بردوام اتصالات هم ریوبریا گشتی ریکو پرال دهو که سیانا ریکو پرید دهو که ریوبریا گشتی یا ریکا هر دی سال آخری همی جارا پیوی و رجا حتی به وان تصادر است باشه کوای او داوای تیمک تان کردوا یعنی لپارزگای اداره پارزگای دهوک بو اوی ئەو ڕێگا و بانە خراپەی کە ئێستا هەیە ئێمە لەسەر ڕێگا بووین بینیمان چەند ئۆتۆمبیلێکیش وەستا بوو بەشێکیان تایان تەقی بوو هەبوو تایە پەنچەر بوو ئەوان ئامادە نەبوون یەک تیمتان پێ بدەن یەک تیم تەزبیت بکەن ئەگەر تیم بەردەوام تیم بۆ سەخبیریکردنەوە بەس تەزبیت بگەن ئەگەر بگەوێت تیمەکە سیانێل بەردەڕەش هەبێت ئەو معنیە هەمی جارە ئەو کێماسی پەیدا بن ئەو خرابیار ریکی او خود داخوازش مرجعی خوب کن بو هندی سیانه بکن اگر نه همی جارب ریکام هم تلفن و هیویا جید کن بلیوی که کامیران اف ریکاب طایبتی اگر بگا گل جارب بحثی ریکا بردارش کلا کن که ریکا مرنیه اف ریکا ها نه تا درست کنه بو اف جمارا زیده یا ترامبیلا هر دیسا پشتی هاتنا اف شردا صپای داعش سر حرمه و دیسا برینو که افریقا هکو سیارت بار هلگر تجاری حمید برطلا رد شد باشی که وان رد شد نت هاتنا تویرکی را بینو بشن افریقا تنه بو خلکی بردرش هاتی بی درست کنه بله پشتی اف قیرانه پیدا بیا و دیسا هاتنا داعش ریبار یا تجاری همی که سرویرکا بردرش کلک برهند اف خرابی ها تحملا به عدد زیده ناکد او رگای استراتیژیە ئێوە ئەو کێشە و گرفتانەتان گەاندۆتە حکوومەت گەاندۆتە بەرپرسانی ئیدارەی پارێزگای دهۆک وەڵامیان چ بوو هەلبەتە ئەف کێشەها تەفاسیل و کەشفی تەقریبی مەهەمی بلندکردنە پرەسپیان مەدانە کارگەریە پارێزگەهێش بلی وێژێک هەردیسا زۆربەی ئەف اجتماعاتی جەنابێ سەرۆکی حکوومەتی یان ئەنجومەنی وەزیران دهوکی هاتن کرنه یعنی بر هبینا اف عدد زیاده آور الپارزگاه ها دهوکی زور جراف کشه هاتنا بس کنه و اف کشه ها ما عرض کرده بو جناب سروکی حکومت ما اشارات هند دا کو فعلا اول ریکا مرینه ریکا کلک بردارش جناب وی امر کرده کو بلا کشف کی چکن طرق به تکلیف کرده کو کشف کی درست بکن هر چنه بتن یعنی بچک اوی شارعی برفره بکن و حتی نو کجه استجابه نبیه اگر نه کشف هاتا درست کنه هاتا بلند کنه بله حتی نو که نبیه اکیدش بر قیرانه داراییه و دیس افریقی دیجه اگر بگاوه زور جارا گلایه خلکی سر ریکا بردرش دارتوه البته اول ناحیه که حتی نو که نابرا ناحیه و قضای دا شارع آخیه او پارچا ما طایبتی 7 کیلومتر مانه اول زمان دی سر هات کنه که درست بکن افرو که طبیعی هاتا احاله کنه و نزیک سه حصه هاتیه تنفیذ کردنه یعنی تاوکو استا کیشه تمام بس درست بود او 7 کیلومتر اکید دی درست کنه چون بله اکید پاره هاتا ترخان کنه و حالا بیا بو شریکه پیرابیه یعنی بر موسم زمستان و چند شوله که دی دزدانن مخابنی و بجم یعنی احتمال 10 شوله دی پتر دزدان برنده
گرفتی ڕێگاوبان ئەگەر گرفتێک بێت بۆ تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڵام بۆ دەڤەری بەردەڕەش گرفتی خراپی ڕێگاوبان تاکە گرفت نییە. خەڵکەکەی دەڵێن تەواوی کەرتی خزمەتگوزاری لە دەڤەری بەردەڕەش ڕوبەڕووی گرفت بۆتەوە ئەگەر لە ڕابردوودا بەهۆی قەیرانەکان دەستی حکوومەتی پێڕان نەگەیش بێت، بەڵام ئێستا قەیرانەکان تێپەڕیوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا ئاوڕی جددیان لێ بداتەوە و ئەوانیش وا هەز نەکەن گیان لەگەڵ شار و باژێڕەکانی دیکەی هەرێمی کوردستان. تا باسێکی دیکە و بە دوواداچوونێکی دیکە بەخواتان دەست